زۆر باشە هەر سەبارەت بەو پیلانجێڕەی ئێستا لە ئارادایە لە بەغداوە پیلانەکە دادەڕێژرێ دژی هەرێمی کوردستان و دژی قەوارەی هەرێمی کوردستان داخۆ ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە بەچۆ دەگا دەمانەوێت هەر لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر بکەین و بە دیاریکراویش بزانین ڕێگریەکان لە پەرلەمانی عێراقەوە بۆ شایستە دارایی و مافەکانی خەڵکی کوردستان چی دەبێت بە میوانداری زۆر بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق کە ڕاستە و خۆل لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک ڕێبوار شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 بۆ خۆ ئاگاداری بڵاوکراوەکەی ڕۆژنامەی ئەلسەباحی. بەڵام پرسیارەکە ئەمەیە داخۆ ئەو ڕاپرسی ئەوان دەیڵێن ئەوە لە جرف سەخەر یان لە چەباییش کراوە و ئەوەی پشتی ئەو قسانە دەبێت چی بێ عێراق بە هەویای چییە دەیەوێت خۆی لە دەستور بدزێتەوە ئایا بۆیان دەکرێ قەوارەی دەستوری هەرێمی کوردستان هەڵبۆشێنەوە. بەڵێ دیارەوەی ئەوڕۆ لە ڕۆژنامەی سەباح بڵاو کرایەوە بەشێکە لەو فەوزایە ئەعلامی کە لە عێراق بە شێوەیەکی گشتیدا هەیە بەڵام ئەوەی کە تێبینی کرا ڕۆژنامەی سەباح ڕۆژنامەیەکی ڕسمیە کە باس لەوەی دەکاتن پشتیان بە ئێستایەک بە ڕاپرسیەک بەستووە لە هەرێمی کوردستان ئاراسە زۆربەی خەڵک لەگەر ئەوەی دایەکە هەرێمی کوردستان هەڵبۆشێتەوە. دیارە بوونی هەرێمی کوردستان بەجێرەی دەستوری عێراق و مادەی 170 لە دەستوری عێراق باس لەوەی دەکات کە هەرێمی کوردستان هەرێمەکی دەستوریە و هەروەها لە مادەی 120 دەستور و لە 120 دەستوریش باس لەوەی دەکرێت کە هەرێمی کوردستان مافی ئەوەیە بە سەلاحیەتی ئەوەی هەیە ممارەسەی هەموو سوڵتاتی قەزایی و تەشریعی و تەنفیزی خۆشی بکە. نووسینی بابەتێک لە ڕۆژنامەکانی عێراق ئەوە کاریگەری نابێت لەسەرەوەی کە هەرێمی کوردستان کە وەکو هەرێمێکی دەستوری و یاسایش با بڵێن کاریگەری هەبێ لەسەر نەهێشتنی هەرێمی کوردستانیان ئەوەتە کەمکردنەوە لە سەلاحیاتیان لە حلکردنی هەرێمی کوردستان وەکو خۆیان باس دەکەن. ئەوەی کە تێبینی کرا دیارە وتەبێژی حکوومەتی ئیتیحادیش ئەوڕۆ ئێوارە باس لەوەی دەکات کە ئەوان تەعاملیان لەگەر هەرێمی کوردستان بە جێرەی دەستور دەبێت کە بە جێرەی دەستوریش دەبێت کەواتە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە و لە چارچەوەی عێراقدا مامەڵەی لەگەر دەکرێت. و هەروەها مەجلیسی ئومەنای شەبەکەی ئەعلامی عێراقیش باسی لەوەی کرد کە ئەوان پشت بە یان با بڵێن ئەو بەیاننامەی کە لەلایەن وتەبێژی حکوومەتی عێراقەوە دەرچووە کاری پێ دەکەن و هەر بابەتێکی دیکەی کە کەسێکی دیکە لەو ڕۆژنامەیە بڵاوی کرد تۆ تعبیر لە ڕێی شەخسی خۆی دەکات. زۆر باشە کاک ڕێبوار بەڵام ئەگەر ئەوە ڕەوا بێ بۆ ڕۆژنامەی سەباح کە ڕۆژنامەی فەرمی و زمان حاڵی حکوومەتی عێراقیە ئایا بۆ تاکێکی کوردیش ڕەوایە ئەگەر بڵێ عێراق دەوڵەتێکی دیکتاتۆری داگیرکاری شۆڤێنیە بەرامبەر بەگەلی کوردستان ئەو کاتە هەر دەڵێن ئەمە ڕای شەخسی خۆیەتی؟ بە هیچ شێوەیەکەوەی ئەو بابەتی ئەوڕۆپا لە جەریدەی سەباح بەڵاو کرایەوە نەخێر ڕەوان نییە و کە وەکو باسیشم کرد کە خودی حکوومەتی ئیتیحادی ئەوڕۆ جوابی ئەوەی داواکەوە تعبیر لە ڕێی ئەوان ناکاتن و ئەو نووسەرەی کە ئەو بابەتەشی بڵاو کردێتەوە ئەوە لە ڕووی یاساییەوە تووشی لێپێچینەوەی یاسایی دەبێت و پێویستە لەسەر ئەو ینی با بڵێن دادگای عێراقیش لەسەر ئەو بابەتە و داواکاری گشتیش لەسەر ئەو بابەتە بێتە دەنگەوە لێپێچینەوە لە خودی نووسەرەکە هەروەها لە سەر نووسری ئەو ینی با بڵێن ئەو ڕۆژنامەیەش بکرێت کە ئەو بابەتی تێدا بڵاو کرایەوە نەخێر بە هیچ شێوەیەکەوەی کە لەو ڕۆژنامەیە بڵاو کراوەتەوە ڕەوان نیە نەخێر. زۆر باشە کاک ڕێبوار ینی قسە لەسەر ئەوەیە بۆچی لەم کاتەدا ئێستا ئەم شتانە دەور و ژێرێ لەلایەک دادگای بەناو فیدراڵی دێ بڕیارەکانی دژی هەرێمی کوردستانە ئەمڕۆ لە ڕۆژنامەی سەباح ئەوە بڵاو دەکرێتەوە. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە لە سەروبەندی دەرچواندنی پرۆژە یاسای بودجە هەروەها ڕێکەوتنی هەرێم لەگەڵ بەغدا لەسەر پرۆژە یاسای نەوت و غاز ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە پێمان ناڵێت وەکو خۆیان سەرانی عێراقیش دەڵێن دەیانەوێت لە ئێستاوە پارتی بەوە تۆمەتبار دەکەن کە ڕێگرە لە دەرچواندنی پرۆژە یاسای بودجە و هەروەها پرۆژە یاسای نەوت و غاز.
ئەوەی ئەوڕۆ بڵاوکراوەتەوەکو باسم کرد لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوریەوە هیچ کاریگەریەکی لەسەر هەرێمی کوردستان نییە، بەڵام ئەوە هەوڵێکە لۆ ئەوەی دروستکردنی فتنە لە نێوان حکوومەتی ئیتیحادی و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان. وەکو دەزانین لە ماوەی ئەو چەند ڕۆژێ ڕابردوو و لە ماوەی ڕابردوو وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەندین دانیشتن لەگەڵ وەفدی حکوومەتی ئیتیحادی لێک نزیک بوونەوەیەکی زۆر هەیە. دیارە تێبینی کراوە هەر کاتێک کە لێک نزیک بوونەوە لە نێوان حکوومەتی ئیتیحادی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت نزیک دەبێتەوە لە ڕێکەوتن هەندێک لایەن هەندێک لا لۆ تێکدانی ئەو نزیک بوونەوەیان لە ئەوەی نەگە ڕێکەوتن ڕوونەداتە نێوان هەرێمی کوردستان و یان کێشەکان چارەسەر نەکرێن لەلایەن هەردوو لە پەنابلە بۆ ئەو جۆرە هەوڵانە دەبن، بەڵام ئەو جۆرە هەوڵانش پێم وایە کاتی بەسەر چاوەش لە کاتی ئێستادا هەم لە هەرێمی کوردستان و هەم لە لایەنی حکوومەتی ئیتیحادیش کە دانیشتنەکان دەکرێت کاریگەریان بابنە کاریگەریە و جۆرە وتارانە لەسەر ئەو ڕێکەوتنەی هەرێمی کوردستان و ڕێکەوتنی بەغدا نابێت. زۆر باشە کاک ڕێبوار، ئێوە سەرۆکی لێژنەی یاساین لە پەرلەمانی عێراق، بەڵام پرسیارەمەیە ئایا فراکسیۆنە شیعەکان ئەوان نین کە دژی هەرێمی کوردستانن و ئەجێندای دژە کورد لە ڕێی یاساییەوە پەیڕەو دەکەن و جێبەجێ دەکەن؟ ئەوەی کە ئەوڕۆ بڵاوکراوەتەوە ناتوانین بڵێن ینی با بڵێن لایەنێکی دیاری کراوە لە پشتە و بابەتەیە بووە وەکو با بڵێن لە کوتلەیەکی سیاسی دامیە و کەسەی بکردبی کە ئەو جۆرە راپۆرتەی بڵاو بکاتەوە هەتا پاشەوەی کە لەو بابەتە تحقیق دەکرێەوە لە ڕێگای داواکاری گشتیەوە داوا لەسەر ئەو کەسە دەجوولێندرێ و کاتە ڕوون دەبێتەوە یان با بڵێن بە چ هۆکارێک مدافع چ بۆ لەوەی ئەو جۆرە بابەتە بڵاو بکرێتەوە. لێ لە کاتی ئێستادا پێم وانێ بتوانین هیچ لایەنێک لەسەر ئەو بابەتە وەکو لایەن وەکو کوتلەی سیاسیەوەی جەنابەت باسی دەکەی لە پەرلەمان لەسەر ئەو بابەتە تۆمەتبار بکەین، بەڵام هەن لایەنی دیکە بەڕاستی لە کاتی وەکو باسم کرد نزیک بوونەوە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحاد هەوڵیان هەیە بە شێوازی تر لە ئەوەی نەگەنن ڕێکەوتن. باش کاک ڕێبوار، ئەگەر پرۆژە یاسایی بودجە هاتە پەرلەمان پێ دوانیە گیر و گرفتی بۆ دروست بکرێ بە دیاریکراوی سەبارەت بە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان، ئەو کات دەبێ هەڵوێستی کورد چی بێت؟ بەڵێ جارێ پێم وایە سەبارەت ئەوەی کە دێتە پەرلەمانی عێراق و لەوێش کێشە لە بۆ دروست دەکرێ ئەو جارە جیاواز لە جارەکانی دیکە ئیتیلافێک هاوپەیمانێتێک هەیە بەناوی هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەت و لە کاتی پێکهێنانی حکوومەتیش ئەو بابەتانە باسی لێوە کراوە و لە منهاجی وزاری حکوومەتیشکە لە پەرلەمان دەنجی لەسەردرا باس لەوەی کرایەکەوە چارەسەرکردنی و کێشانی کە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی ئیتیحادی هەیە دەبێت چارەسەر بکرێتن و ئەوەی تێبێنیش دەکرێتن حکوومەتی ئیتیحاد ئێستا بەرەوە و ئەوە هەنگاو دەنێتن کە بەر لەوەی کە پرۆژە یاسای بودجە بگاتە پەرلەمان پێشتر ڕێکەوتنی لایەنەکانی لەسەر بکرێتن وەکو معلومیشە ئەو لایەنانەی کە پێکهێنەری حکوومەتن هەمان ئەو لایەنانن کە لەناو پەرلەمان دەنجیان هەیەەوە هێشتان ئەو پرۆژە یاسای لە حکوومەتی ئیتیحادی دەنجی لەسەر نەدرایە، هێشتان لە مەجلیس وزەرا دەنجی لەسەر نەدرا نەگەیشتە پەرلەمان لەوەی هەر پێشبینیەک سەبارەت بۆی کە دێتە پەرلەمان و لە پەرلەمان کێشەی لە بۆ دروزەبی پێم وایە جارێ زووە لەسەرمانە زیاتر چاوەڕێ بکەین بزانین ئایا پرۆژە یاساکە چ کاتێک لە حکوومەت تێدەپەڕێ و چ کاتێک دەنجی لەسەر دەدرێ بە شێوازێک دەنجی لەسەر دەدرێ و چ کاتێکی دێتە پەرلەمانی عێراق و ئەو کاتێکە لە کاتی خوێندنەوەی یەکەم و گفتوگۆکان دەست پێ دەکەن و کاتە باشتر لێ تێدەگەین ئایا هەمان ئەو فکرەی کە لە ساڵانی ڕابردوو سەبارەت با تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە هەبووە یان ئێستا گۆڕانکاریەک ڕوویدایە پاشەوەی کە ئیتلافێک دروستکرای با بڵێن پاوەپەیمانێتێک بەناوی هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەت وها بڕیارەکەوە لەوێ زۆربەی ئەو کێشانەی کە هەن بەر لەوەی بگاتە پەرلەمان چارەسەر بکرێت بەتایبەت بابەتی بودجە کە ئێستا چەندین دانیشتنی لەسەر کراوە لە نێوان حکوومەتی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی. زۆر باشە کاک ڕێبوار، بەپێی ئەو ڕێکەوتنە سیاسی کە کرا لە نێوان کورد و ئیتیلافی ئیدارەی دەوڵەت دەبوو مانگانە 200 ملیار دینار بنێردرێ بۆ هەرێمی کوردستان ڕێکەوتنی لەسەر کرابوو، بەڵام لە ڕێی دادگای بەناو فیدراالیەوە ئەوەشیان وەستان کەواتە ئێستا گەرنتی چییە؟ ئەگەر ڕێکەوتنی سیاسیش کرابێت گەرنتی چییە؟ لە پەرلەمان هەڵی ناوەشێنەوە نایەڵن بڕوات؟ وەکو باسم کرد ئەو لایەنانەی کە لە ناو پەرلەمانن هەمان ئەو لایەنانن کەوا پێکەنەری حکوومەتی ئێستای عێراقن و ئێستا گفتوگۆکان سەبارەت بۆ بابەتە بەردەوامە و هەتا ئێستا ئەو پرۆژە یاسای لە پەرلەمان
ئەنجومەنی نوێنەران دەنجی لەسەر نەدرای لۆیە نازانی شێوازی ئامادەکردنی پرۆژە یاساکە بە چ شێوەیەک و بە چ شێوەیەک دەگاتە لای ئێمە بەڵێ ئەوەی جەنابەت باسی دەکەی سەبارەت بەو بڕە پارەی کەوا ڕێکەوتنی لەسەر کرابوو دەبواە حکوومەتی ئیتیحاد بینێری بەڵام بەداخەوە لە ڕێگای بەکارهێنانی دادگای ئیتیحادی لە بۆ ڕێگریکردن لە نردنی ئەو پارەیە کە دادگا بۆ ئەو بابەتە بەکار هات بەڕاستیەوە دوور بوو لە بابەتە دەستوری و کاری دادگای فیدرال بەڕاستی ئەو بڕیارێکەدا ئەسڵان دەتوانین بڵین لە دەرەوەی با بڵێن اختصاساتی دادگای فیدرال بوو ئەو بڕیارە زۆر باشە کاک ڕێوار دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من سوپاست دەکەم وا بڕیارە سبەی شاندێکی باڵا بۆ دانوستان جارێککە بگەڕێنەوە بەغدا بەڵام ڕۆژنامەی ئەلسەباح ئەو بابەتەی بڵاو کردوتەوە پەیوەندی ئەم دوانە بە چیەوە ئایا ئەمە بۆ تێکدانی ئەو نزیک بوونەوانە نییە لە نێوان هەرێم و بەغدا؟ دەزانی کاک فەرهادەمە پێویستە کە باس لە بەغدا و باس لە هەرێمی کوردستان دەکەینەوە بکەین کەەوە بەغداش تەنها یەک لایەن نین بەغداش لە چەند لایەنێک پێک دێن لێرە هەندێک لەو لایەنانە پێم وایە جددین لەسەرەوەی کە بگەونە ڕێکەوتن لەگەر هەرێمی کوردستان و لۆ تێپەڕاندنی بابەتی بووجە و بابەتەکانی دیکەش هەیە لە ئەوی کێشانێک کە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا هەیە چارەسەریکەم بەڵام هەندێک لایانی دیکە پێم وایە ڕێی دیکەیان هەیە لەسەر ئەو بابەت و هەر کاتێک کە نزیک بوونەوە دروست دەبێت لە نێوان حکوومەتی ئیتیحادی حکوومەتی هەرێمی کوردستان دەست دوو دەکەن بە دروستکردنی کێشە لە نێوان بۆ کێشە دروستکردن بۆ هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەوی نەگەن بە ڕێکەوتن بۆیە ئەوەی کە ئەوڕۆ تێبینیمان کرد بەڕاستی من پێم وایە بەشێکە لە ئەو هەوڵانەی کە هەندێک لایەنی سیاسی دەیدەن لە ئەوەی ڕێکەوتن لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحاد ڕوونەدا. زۆر باشە زۆر بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوو ئێوە شەوتان باش.